ئەمە ڕێگای کەمەربەندی باپشتیانە لە ئیدارەی سەربەخۆی سۆران. ڕێگایەک بڕیار بوو باری قورسی هاتوچۆی ناوشار کەم بکاتەوە و ببێتە هەناسەیەک بۆ بار هەڵگر و گەشتیاران. بەڵام ئێستا خۆی بۆتە کێشەیەکی گەورە و بەهۆی وێرانیەکەیەوە شۆفێرانی بێزار کردووە. بەڕاستی من تازە بێرەدا هاتم کانگۆم دی یەکسەر ڕامگوتم بە ینی قسە شتێ بکەین لەبەرەوەی شوێنەکە زۆر خراپە، زۆر وێرانە. سەر ڕێگای سەرەکیشە بازرگانی برێن هاتوچۆی نەخۆشخانەی ئاشتی ئەمە خەڵکی برێن بەڕاندز و بەوانە زیاتر بێرەدا هاتوچۆیەکەین. باوەڕکە جاروەیە دێ سناعە ئەچێوە دەڕۆژ هەفتەشکە دووبارە ببێەوە. ڕێەکە ئەوەندە وێرانە هە بە خۆش ئەبینن. ئەو ڕێگە زۆر خراپ و هیچ کەلچیەوەی نمایە، خاستن لۆ قەمەرە ڕێکە ڕێک سەرەکیشە واستە بەو ڕێلعان ناو بازار زۆر قەرە بارغەبی ئێرانی ڕێک گەشتیارایە زۆربەی خەرکەکەی جەکەمە دەتەوە لای ڕێک هیچ کەلچی نمایە. ئەم ڕێگا کەمەربەندیە درێژیەکەی نزیکەی 2 کیلۆمەترە، بەڵام وێرانبوونی ڕێگاکە و بوونی چاڵ و چۆڵیەکی زۆر وای کردووە تێپەڕین پێیدا سەخت بێت. لە کاتێکدا ڕێگاکە بازرگانیە و حکوومەت ڕۆژانە لەم ڕێگایە داهاتی دەست دەکەوێت، بەڵام بە درێژایی ڕێگاکە خزمەت نابینیت و داهاتەکەشی ناخرێتەوە خزمەتی خەڵکی ناوچەکە. بەڕاستی ئەو ڕێگای سەرەکی و بازرگانیە حەقوانی ینی بەڕاستی وانەبی ینی هەموو چاڵ و چۆڵ و تاسەیە بەڕاستی. ئەمە ئەو ڕێی کە بەکاردێن لۆ سنایی بەکاردێن کە سیارەی دێنینەوە لە سنایی ینی حەقوایە چاکن کردێ سیارەکە بەس دووبارە خراپ بیت. پەیام بۆ وەرگرتنی ڕایلانی پەیوەندیدار پەیوەندی بە بەڕێوەبەرایەتی پاراستن و چاکردنی ڕێگاوبانی سۆرانەوە کرد، بەڵام هیچ لێدوانێکیان نەدا و وەڵامی گازندەی هاوڵاتیانیان نەدایەوە. خراپی ئەم ڕێگایە لە کاتێکدا هاوڵاتیان پێیان وایە دوای 35 ساڵ لە حکومڕانی دەبوو ئێستا باس لە داهێنان و پرۆژەی گەورە بکرایە، نەک هاوارکردن بۆ چاکردنی چاڵ و چۆڵیەکانی ڕێگایەک کە سەرەتایی ترین مافی هەر هاوڵاتیەکە ڕێگایەکی شایستەی هەبێت بۆ هاتوچۆ. سۆران دەواازەیەکی گەشتیاری و بازرگانیە، بەڵام ڕێگای کەمەربەندی باپشتیان لە ئاستەم ناونیشانەدا نییە، بۆیە پێویستە داهاتی بازرگانی و ڕێگاوبان بخرێتە خزمەت ڕێگاکان بۆ ئەوی ئەم چاڵ و چۆڵانە نەمێنن. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.